درود لخاونشکۆ ئیمپراتور هادریانوس جێگری خوداکان لە ڕووی زەوی. درودی جۆپیتەر لە ئیمپراتۆر هادریانوس فەرمانڕەوای نیوەیەک لە جیهان و ئیمپراتوری گەورە و بەربڵاوی سەرزەوینی ڕووم. درود لە خودای خەڵکی ڕووم و فەرماندەی تەواوی لەشکرەکانی بەهێزی ئیمپراتوری. جێگایەکی خراپن نییە دیۆکلا، نابێ خراپی ڕابێری. لە لەتوی ئەوەیە قوربان. لەگەڵ یا زۆر دۆستی؟ هەر وایە لە سەردەمی تراژاندا ئەوەیەکە لە ئەفسەرانی لێهاتووی لەشکر بوو، جارێکی گیانی منی نەجاتدا. کەوایە مەیلی ئێوە بۆ هاتن بۆ فیلادلفیا لە خۆڕایی نەبووە. ئەمە لە بچووک پەروەرەی جەنابی ئیمپراتورە. ئەگینا من لەکوێ و نەجاتی گیانی خاوەنی خۆم لەکوێ قوربان. تۆ لێرەدا زمانبازی و قسەکردنی چاک فێر بووی. ئەوەش لە دوتوی ئەوەیە. ئەگینا من لەکوێ قسەکردن لەکوێ قوربان. نەخێر وێژێریشی توانای. وا بزانم جەنابی ئیمپراتۆر و خاتۆن لە سەفەر ماندوو بوونە. یەکای پشودانیان لەولایە. ئەسەڵاتی ئێمە لە سووریادا هیچ کات بەڕادەی شام نییە قوربان. هیوادارم کە سبەینی ڕاوگەکانی جوانی فیلادلفیا بەدڵی حەزرەتی ئیمپراتور بێت قوربان. وا بزانم تۆ چەند ساڵەکە ناتویتە ڕۆم دیۆکلا، لە لای خۆتەوە بیر لە چی دەکەیەوە؟ ئێمە زیاتر خەریکی پەرەپێدانی وڵات بووین تا پشودانی خۆمان. تازە دەرباری منیش لەگەڵ دەرباری تراژان تۆفیری زۆری هەیە. فەرموون قوربان. میوانەکان بۆ دیوەکانیان ڕێنمونی بکەن. ئاواتی ئەمە ئاسایشیەوەیە قوربان. نا جێگایەکی خراپ نییە. فەرموون قوربان فەرموون. نازانم ئەمڕۆ من ئەوەندە بۆ هەناسم سوارە. ڕۆژێکی سەخت بوو. سەیریم هەژارانە بکە. ئێوە بۆ لێرە ڕاوەستاون؟ چاوەڕوانین گەورە. چاوەڕوانی کێ؟ نازانین.
ئیزنمان هەیە دانیشین؟ بەڵێ ئیزنتان هەیە دانیشن. بڕۆ گالووس. هێ برو دي بزنم رامو وصل برو دي برو ميسا هي برو دي برو رامو وصل برو دي سوكا برو بيش بزنم رامو وصل برو سوكا دي رامو وصل برو رامو وصل برو گالووس نایگرە بزانم. ئەمانە بۆ کوێ بن؟ بۆ نێو قەفەس شێرەکان و کەیفخۆشی ئیمپراتۆری گەورە. ئێمەش لە ئامفیتەئاتردا چاو لە مردنی دانەدانەی ئەوان دەکەین. چوزانی چ دەبێ؟ ڕەنگە ئیمپراتۆر هیچ کات دەرفەتی ئەمکاری بۆ هەمەکەوێ. هێ بڕۆ گالووس. بەسە چاو.
بنووس بێ یارمەتیم دەبیخین هاوار چ قەوماگە چۆن دەتوانین بەم کارە ساتە بڕوا بکەین ئاخر ئەی لەعنەت لە ئێوەی بێشەرم گەل کە بێشەرمانە دەستڕێژیدان کردووەتە سەر هەریمی خوداکان خودایانی گەورە لە ئێمە تووڕە دەبن مەڵبەندی فیلادلفیا دەبرۆت و نادەکەن سیرکەن چۆن پێیکەری خوداکانی ئێمەیان تیکە تیکە کردووە سیرکەن لەم بێشەرمیە خوداکان ئاور بەسەرمانە دەبارێنێ پەنادە بەمە ژوپیتێر پەنادە بەمە ئاپولۆ خاوەنچکۆ وەرن بزانن وەرن بیبینن خاوەنچکۆ وەرن بیبینن پەیکەری خوداکانی ئێمەیان چۆن شکاندووە خاوەنچکۆ کەی ئەمە قەوماوە دوێنێ شەو خاتوونی من نازانم ئەم ناپیاوانە چۆن یان وێراوە بە خوداکان بڵێن کە هەرێمی خوان بپارێزن یانی چی؟ بڕۆن پێیان بڵێن ئەمە چ کار و بارێکە ئەمە چییە؟ بڕۆن پێیان بڵێن بەسەر چاو خاوەنچکۆ بەڵێ عجب خدا گەلێ کەوایە ئێمە لەم شارەدا خوددا پەرەزگەری نەترسیشمان هەیە کە ئەوان نانەسین بڕۆ گالووس بەسەر چاو قوربان بڕوا پێکردن سەختە خاوەنچکۆ جولیۆس کەسانێکە ناسرا و نیوەش و هێرشیان کردوتە سەر مەعبەد و تەواوی پەیکەری خوداکانیان شکاندووە جاکاری چی بووە هیچ کەس نازانێ ئەگەر ئەو شێت ببێ حەقیەتی ئەی ژوپیتەری توانە ئەی ژوپیتەری توانای بەهێز کە باقی خوداکان تو ئەگەر ئەم هەواڵە بە ئیمپراتۆر بکاتەوە هاوار بە ماڵمان جارێ بێدەنگ بێت پەیکەری تۆ و باقی خوداکانیان شکاندووە لێرەدا چ باسە؟ خاوەنچکۆ ڕووداوێکی پیس خۆماوە چی بووە؟ هەر ئێستا زانیمان کە پەیکەری خوداکانیان لە بڕێ لە مەعبەدەکاندا شکاندووە کەی؟ شەوی ڕابردوو جارێ باسی ئەم مەسەلەیە مەکەن ئیمپراتۆر نابێت لە شڵەژاوی فیلادلفیا ئاگادار ببێ بەبێ دەنگ دوای مەسەلەکە بگرە بەسەر چاو
ویستومە کە جەنابی ئیمپراتۆر نێچیری خۆیان لە مەودای دوورەوە دەپێکەن. نەچیرکردن گرنگ نییە، دەبێ وریابی نەچیرت نەکەن. برای کەس نەچیر دەکەن و برای کەسیش دەبنە نەچیر. من وا دەزانم کە ئەتۆ زۆرتر لەمانە دەبێ ئاگاد لە کاروباری حکوومەت بێت جەنابی دیۆکلێتیانوس. ئەگەینا بە جێگای نەچیرکردن خۆت دەبیتە نەچیر. جەنابی ئیمپراتۆر شتێکیان بیستۆ کە من بێ ئاگام؟ تەنیا ویستم وریایت پێ بدەم کە ئاگاد لە دەرباریەکان و دەوروبەری خۆت بێ. گەورەترین گرفتی ئێمە لە ڕۆمدا بربەرەکانی لەگەڵ پێڕەوانی ئەم دینە تازەیە. ئەگەر جەنابی ئیمپراتۆر گومانیان لە کەسێک هەیە تەنیا ئاماژەیەک بەسە. دیسانەوە دەڵێم من تەنیا وریاییمدا دەزانی ئەگەر یەک کەس تەنیا یەک کەس لە ڕوومیەکانی سەر بە ئیمپراتۆر باسی ئەو پێغەمبەرە ناسریە بکات چ کارە ساتێک دەقەومێ؟ یعنی ئەو لە مەسەلەی ماکسیمیلیان و خاتونی هێلێنا ئاگادارە؟ ئەگەر بێت و خوددا یارمەتیمان بدات بە بەڕێوچینی گەڵاڵە ئێمە ئەوەی دەیزانێت لە بیری دەچێتەوە. دەست خۆش جەنابی ئیمپراتۆر، دەست خۆش. خاوەن شکۆنە چیرێکی دیکە؟ ئیمپراتۆر بەتەنیا مەهێڵنەوە. چی؟ چیەوە؟ نازانم. لێرەدا چ باسە؟
خاوەن شکۆ ئەمە قەرەوڵی ڕاوکەیە بە تیر پێکیاویانە لەبەر چی مەحتەلن ڕەنگە کەسێ پەلاماری ئیمپراتور بدات بڕۆنە دوای تیر هاوێژدا سەرچاو سەربازی چارە ڕەش ئەتۆش بووی بە فیدای ئیمپراتور